بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە هەرچوەکن سڵاتان لەوێ لە ماوەی ڕابردوودا دادگای باڵای فیدرالی عێراق چەندین بڕیاری دژ بە هەرێمی کوردستان دەرکرد. ئەمەش پێشوانەی دەستوری عێراقە کە هەرێمی کوردستانی وەکو قەوارەیەکی فیدرالی و خاوەن دامەزراوەیی دەستوری و مافی خۆسەری ناساندووە. ئەم بڕیارانەی دادگا تێگەی دەستوری خۆی خستۆتە ژێر پرسیارەوە و هەڕەشەشە بۆ سەر سیستەمی سیاسی دەوڵەتی عێراق. ئەم بڕیارانە بوونە جێگەی نیگەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەوڵێکە بۆ تێکچوونی سەقامگیری و ئاسایشی هەرێمی کوردستان. لە بەرامبەر ئەم پێشاتانە کۆتایی مانجی ڕابردوو بەڕێز مەسرور بارزانی بەیاوەری شاندێک سەردانی ئەمریکای کرد کە هەریەک لە بەڕێزان کاک سەفین زەیی هەروە کاک شۆڕ ئیسماعیل یاوەری بوون. بۆیە ئەمشۆ گەنگەشەی ئەم سەردانە دەکەین، ناوەرۆکی ئەم سەردانە بۆ ڕایگەشتی و بۆ هاونیشتمانیانی هەرێمی کوردستان دەخینە ڕوو. کاک سەفین زۆر بەخێر بێن، کاک شۆڕش بەخێر بێن، لوتفتان نواند. کاک سەفین زەیی وەک بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەم سەردانەی سەرۆک وەزیران ڕێزدار مەسرور بارزانی چۆن هەڵدەسەنجێنی کارم بکە. زۆر سوپاس، ئەو کاتان باش. بێگومان لە 30 ساڵی ڕابردوو یاخود لە 91 تا ئەوڕۆ سەردانی سەرکردایەتی چ سیاسی یا حکومی بی لە هەرێمی کوردستان لە بۆ ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و وڵاتانی تریش هەبووە و لە ئاستی بەرزتریش لە ئاستی سەر و کۆمارەکان دیدار هەبووە. ئەو سەردانەی ئەم جارەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و شاندی یاوەری لە کاتێکی زۆر هەستیار ئەنجام درا، بە تایبەتی دەبینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کۆمەڵک تەنگەژە و بارودۆخێکی ناهەمواردا تێپەڕ دەبێت و بە تایبەتی خۆشت ئاماژت پێدا بارودۆخی عێراقیش بە هەمان شێوە کۆمەڵک گرفت و کێشەی هەیە. بۆیە دیدارەکان دیداری گرنگ بوون و ئەوەی کە بەدی دەکرێت بە پێی ئەزمموی خۆم کە لە ژمارەێک لەو سەردانانەی پێشووتر ئامادە بوومە، ئەو جارە دەتوانم بڵێم بە ورتر بابەتەکان قسە و باسی لەسەر کرا و بە ورتریش گوێبیستی بابەتەکان بوون و ڕاوسەرنجی خۆیان دەربڕی و کۆمەڵک بابەت بەڕاستی باسکران کە دەکرێت دواتر قسە گفتوگویان لەسەر بکەین. دەکرێت بڵێ جیاوازتر بوو لە سەردانەکانی ڕابردوو بە درێژایی چەندی ساڵ کە بە حکمەوەی کە بارودۆخەکەی ئێستا جیاوازە لە ڕابردوو، چونکە جاران کە سەرۆکایەتی هەرێم سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو بەڕێزانە سەردانیان دەکرد، بارودۆخی کوردستان جیاواز بوو. وەزعی کوردستان ممکنە پێگەی کوردستان بەهێزتر بوو و ئەو ئالەنگەیاریانەی کە ئەو ڕۆڕوبەڕووی کوردستان دەبوون ئەو کاتە لە ئارادا نەبوون. کاک شۆڕش جەنابەت پێگەیەکی هەستیار وەزیری پێشمەرگەی کوردستانی لە بەرابەر وەزارەتەکانی بەرگری وڵاتان جەنابەت یاوەری سەرۆک وەزیران بووی. ئەمێ بزانم لەسەر بابەتی وەزارەتەکەی بەڕێستان لەسەر هێزەکانی پێشمەرگەی کوردستان تاوتوێکی کرا، ناوەرۆکەکەیمان بۆ ڕوونکەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان و سڵاو و خۆشەویستیم بۆ بینەرانی خۆشەویست. سەرەتا پێم خۆشار بە بۆنەی جژنەکانی ڕاپەڕینەوە و سەرکەوتنی ڕاپەڕینەوە پیرۆزبایی گەرم لە گەلی کوردستان بکەم و سەری ڕێز و وەفا بۆ گیانی پاچی ئەو شەهیدانە دانەوێنم کە لە ڕاپەڕینەکە گیانیان بەخشی و ڕاپەڕین دەستکەوتەکانی ڕاپەڕین بوو کە ئەمڕۆ مؤسساتی حکومی هەرێمی کوردستان بەرهەمی قوربانی هەموو ماندووبوون و ڕەنج و خەباتی هەموو ئەو تێکۆشەرانە کە بەشدار بوون لە ڕاپەڕینەوە ڕەنجی 100 ساڵەی گەلی کوردستانی شکە ئێمە ئەمڕۆ لێرەیە بە ئازادی لەسەر کوردستانێکی بەهێز و لەسەر کوردستانێک کە لە هەموو ڕوویەکەوە بتوانێت سەرکەوتوو بێ. دەمە سەر پرسیارەکەی بەڕێستان بێگومان سەردانەکە بۆ ئەمریکا لە کاتێکی وەکو بەڕێز کاک سەفین لە کاتێکی زۆر پێویستە بوو و دۆخەکەش جیاوازە لە هەموو دۆخەکانی تر. ئەوەی کە سەردانەکە من هەستم پێ کردووە لەوێ، یعنی هەستەکەی کە گەلی کوردستان خەڵکی کوردستان دۆست و پشتیوانێکی زۆری هەیە، چ لە مؤسساتی حکومی، چ لە ناوەندەکانی بڕیاردان، چ لە کەسایەتی دیارەکان، چ لە سەرمایەداران، چ لە
ئەو ناوەندە ئەکادیمی و ئەوانەی کە لێکۆڵینەوەی هیزر و فکرەکەن ئەمە مایشی دڵخۆشیە کە جاران کورد شاخ پشتیوانی بوو بەڵام ئێستا کە ئەچیتە ئەو شوێنەوە هەستەکەی کە کورد پشتیوانێکی قوڵی دوورمەودای هەیە و لە هەموو ئەو کۆبوونەوانەشا کە لەگەڵ بەرپرسانی باڵای دام و دەستگا جیاوازەکان لە کۆشکی سپی لە کۆنگرس لە سینات لە پنتاگۆن یعنی هەمویان بە شانازی و بە ئەعجابەوە باسی قارەمانێتی و فیداکاری پێشمەرگیان کردووە و ئەیکەن و ینی ڕۆلی پێشمەرگیان دەبەرچاو کە لە چەند ساڵی ڕابردوو لە شەڕی دژی تیرۆر یان ڕوونتر بڵێم شەڕی داعش زۆر جار دەگوترا پێشمەرگە لە بری هەموو جیهان شەڕی تیرۆر دەکات ئەوانیان لە بەرچاوماوە لە بەرچاویان ماوە و دڵنیایاندا بە هەمومان کە پێشمەرگە هێزێکی متمانە پێکراوە و توانیوێتی مێژوی پڕ لە شانازی لەگەڵ سوپای هاوپەیمانان و بەتایبەتی ئەمریکا و هێزە هاوپەیمانەکانی تر لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆرا تۆمار بکە بۆیە بە شانازیەوە باسی ئەو مێژوەیان لەگەڵ لە هەموو کۆبوونەوە جیاوازەکان. کاک سەفین لەم کابینەیە زۆر لەلایەن نارانی ئەم ئەزمونە جا چ بە ئەنقاست یان بە پێی بەرنامەیەکی داڕێژاو کە دژی ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان بە تایبەتی لە بواری دیبلۆماسی زۆر تانەتان لێدرا تەنانەت تانە لێدانەکە گەیشتە سەر سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەتا گەیشتەوە ئاستی دەیان گوت سەرۆک وەزیرانی کوردستان بۆی نەبچێتە ئەمریکا ئەم سەردانە جوابی چی دایەوە؟ بەداخەوە ئەوڕۆ ئەو ئازادیەی کە بە تایبەتی سوشیل میدیا بە شێوازەکە کە ناتوانێت کۆنتترۆل بکرێت ئیتر قسە و قسەڕۆک زۆر دەکرێت جا احتیمالە دەنگە شازەکان زیاتر ببیسترن لە دەنگەکانی تر کە بە حەقیقەت پەرۆشی وەزعەکەنە قوربانیاندا تا بتوانن و بە هەموو قوربانیەک و جانفیدایەک ئامادەنە ئەو ئەزمونە بپارێزن جا لە کەسێکی ئاساییەوە بگرە تا گیانفیداییکردنی پێشمەرگە هاوڵاتیانی ئاسایی و سەرمایەداران و هەموو تاجێکی ئەو وڵاتە کە دەتوانێت بڵێم ئەکسەریەتی مطلق پەرۆشی ئەو وەزعانە و دانەوێت ئەو وەزع بپارێزن بەڵام ئەگەر دەنگێکی نامۆ لەوێ لێ ببیسترێ و خۆشتان بینیتان ئیتر بەڕێ من زۆر پێویست ناکرێت وەڵام بدرێتەوە پێشوازیەکە و دیدارەکان و ئاستی دیدارەکان و هەروەکو باسیشم کرد لەسەرەتا بەو وردیە و بەو چڕوپڕی کە گفتوگۆکان کران و گوێبیست بوون و ممکنە جەنابی سەرۆکی خۆی لە دیداری تر باسی ئەو سەفەرە بکاتن بۆ من نەبی بچمە ناو وردەکاری بەڵام لە داهاتوودا بەرهەمەکانی ئینشاڵڵا دەبین بەرهەمەکانی دەبینین دۆخی دیبلۆماسیمان باشە لەگەر لەگەڵ وڵاتانە خۆزانیی لێرە شتێکە ئێمە دەبێ بزانیمە بەشەچین لە عێراق و لە ڕووی ئەو پێوەرە نێودەوڵەتیانەی کە هەیە لە ڕووی ئەو ڕێککەوتنە نێودەوڵەتیانەی کە هەیە لە ئاستی ڕێککەوتنەکانی ڤێننابی یاخود هەر ڕێککەوتنەجی تربی هەرێمی کوردستان لە چارچیوەی سیستمی فێدرالی عێراق بەڵێ ئەو پێگەی هەیە کە بتوانێت لە ئاستی نێودەوڵەتی پەیوەندی دروستکە و دەشببینین لە پایتەختی هەرێم ژمارەی زۆر قونسڵگەریە گشتیەکان قونسڵگەری نێردەی دیبلۆماسی نێردەکانی سەربیۆن لە هەرێم هەنە بە هەماشەوە نێراتی هەرێمیش هەیە و دەشببینین شاندی بەرزی وڵاتان لە ئاستی سەر و کۆمارەوە بگرێت تا سەرۆک وەزیران وەزیری بەرگری وەزیری دەرەوە شاندی کۆنگرس سەردانی هەرێمیان کرد بەردەوامی بۆ ئێمە دڵخۆشین بەو ئەوی کە ئاستی پەیوەندی نێودەوڵەتەکانمان گەیشتەوە ئاستە بەڵام ئایا پرسیار لێرە هەیە ئەوەیە دەکرێت باشتر بکرێت بەڕێی من بڵێ ئێمە پێشی مانگونی وەک کۆنفرانسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەمان بەست لەوێ کۆمەڵێک ڕاستپاردە و پێشنیار هەیە کە بتوانین ئاستی پەیوەندیەکانمان باشتر بکەین مەجای باشتربوون بڵێ هەیە کاک شۆڕش لەو دیدارانە باسی یەخستنەوەی هێزی پێشمەرگە کراوە بە دڵنیاییەوە زۆر بابەت باس کراوە بەڵام من ئەمێ بە تایبەت باسی ئەوەی یەخستنەوە ڕێخستنەوەی ڕاشکاوانە بەڵام ئەمەوێ پێشەوەش باسی چێ بکەم کە باسی کوردستانی بەهێز دەکرێت لەوێش پیانوتی کوردستانی بەهێزەوەیە کە کوردستانێک گرتوو بێ ناکۆچی لایەنە سیاسەکان وەلا بنرێ و پێکەوە چکە لاوازی کوردستان لاوازیە بۆ عێراقیش
ئەگە پێشتر زمانێک کە کوردستان لاواز بوو و کێشەی تیا بوو کێشەی کورد چارەسەر نەکراوە عێراقیش ڕوبەڕووی ئەنوا و شکاڵ کێشە و ململانێ و ئەوانە بۆتەوە کوردستانێکی بەهێز دەرکەوتووە کە بۆ عێراقیی بەهێز باشترە کوردستان عێراقیشی پێ بەهێزە بێ و کوردستانێکی لاوازی ژانی ئەمە ڕۆیا و تێبینی و تێگەیشتنی دۆستەکانمانە لە ئەمریکاشە و خۆشمان ئەو تێگەیشتن لاوازی هەرێمی کوردستان لاوازی بۆ تاک بە تاکی کوردستان یعنی هەموو ئەو مێژووی ڕابردووی 3 ساڵەمان لەبەر چاوە لە عێراقا کورد کە لاواز بۆ تووشی چ قەتڵ و عام و قڕکردن و وێرانکردنێ بۆتەوە لاوازی کوردستان بۆ دەروجیرانیش خراپە بۆیە بەهێزی کوردستان بۆ ناوچەکەش بەهێزەکە لەسەر ئەوەی کە پێشتر وتم لە هەموو لە کۆبوونەوەکانە لەوێ بە تەقدیرێکی زۆرەوە باسی فیداکاری و جوامێری پێشمەرگە کراوە و هێزێکی متمانە پێکراوە کە ئێمە لە پنتاگۆنیش لە وەزارەتی بەرگری ئەمریکا کۆبووینەوە زیاتر و ڕوونتر باسییان لەم دەستکەوتانە کرد کە پێشمەرگە توانوێتی لە ڕابردووە بە فیداکاری و بە جانبەخشین و بە هەزاران شەهیدی هێرشەکانی ئەم دوایەی سەر هەرێمی کوردستان نەکرالەوە بە تاکید کراوە بە تاکید کراوە وەکو بێگومان سەرخۆشیان کردووە و ئەو تێکچوونی سەقامگیری هەرێمی کوردستان لە هیچ مؤسساتێکی نێودەوڵەتی قبوڵ نییە سەقامگیری هەرێمی کوردستان ئەپارێزن و پشتیوانی لێ ئەەکەن کە ئەم ئاسایش و سەقامگیرەی هەرێمی کوردستان نابێت وهانی عێراقیش و هەرێمی کوردستانی شەیەن کە کێشەکانیان لەگەڵ ینی هەرێمی کوردستان چێشەکانی خۆی بە دیالۆگ و بە شێوەیەکی ئاشتیانە و سیاسانە لەگەڵ عێراقا چارەسەرکەن ئەم هەندانە بۆ عێراقیشەوە ئەمریکا هانی عێراقیشەدا و هەوڵی ژایە لەگەڵیا بۆ ئەوی کێشەکانی لەگەڵ یعنی نەیەڵێ هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و لە ڕووی ئەوەوە لاواز بێ لە وەزارەتی بەرگری ئەمریکاش دڵنیاییان داینێ کە بەردەوامە بن لە هاوکارەکانیان بۆ هێزی پێشمەرگە و ئەو لێکتەگەیشتنی کە لە نێوان وەزارەتی بەرگری ئەمریکا و وەزارەتی پێشمەرگەیە هەیە بێگومان هەنگاوی باشنراوە ئەوان دەستخۆشییان لە وەزارەتی پێشمەرگە کرد ڕەنگە هەنێک کەس یعنی دیوێکی کە ببینێ بڵێ وەزارەتی پێشمەرگەیەک ناگرێتەوە فێلەن پێشمەرگە خۆ ئاسان نییە تۆ دوو هێزی حیزبی بێنی بەبی خەیتە ژێر چەتری هێزیجامەوێ ئەوە بڵێم ئەمە هەنگاوی زۆر چوینەتە پێشە مادەم پشتیوانی زۆر هەیە لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەت و بەڕێز یەکگری سەرۆکی حکوومەتەوە لەلایەن یەکێتی بەڕێز باڤڵ تاڵەبانیەوە لایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە لایەن هەمویانەوە پشتگیری هەیە بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگەیەک گرێتەوە ئەو هەنگاوانەی کە هەنێکی کە ینی هەستی پێناکەن یا تا ڕادەیەک بە دوور ێزانن بەڵام سوپای ئەمریکا و ئەمریکەکان چکە تەجروبەی زۆریان هەیە لە یەخستنی هێزەکانە قۆناغ یەکەم زۆر گرنگە ئێمە ئێستا گەیشتینەتە ئەوە کە کاتێکماندانەوە تا 26 کۆتایی 26 هێزی پێشمەرگەی کوردستان یعنی هێزی 26 مانگی نۆی 26 2026 یعنی هێزی نامێنێ بە ناوی هەفتاوەشتاوە ڕاستە ینی خۆشە ڕاستە کە ینی حیزبایەتی هەرەمێنێ حیزبایەتی بە شێوەی چکە بەڵام هەنگاو بە هەنگاو ساڵ بە ساڵ تا متمانە لە بینی پارتی یەکێتی و پارتیا زیاتر بێ بێگومان ئەو نەسیجە ڕۆحی ناو هێزەکەش تێکەڵ ئەبێەوە ئێستا ئێمە کۆمەڵێ بەرنامەمانداناوە کە هەمووی هەنگاوانێ بۆ ئەوەی کە مەسەن تۆ فیرقە دروزەکەی لەسەر و فیرقەوە فەیلەقە یاسپای ناوچەیی دروزەکەی ئەمانە هەمووی بۆ خۆی هەنگاوی دڵخۆشکەرەیە و دنیا زۆر دەستخۆشیەکە بۆیە دڵنیایان کردین کە ئەوان ئەمێنە و لەگەڵمانان و پشتیوانیشمانن و هاوکارەکانیشان بەردەوامە بێ بەڵام ئێمەش ئیلتیزاممان لەسەر شانە کە ئەبێ ئەو ئیلتیزامە هەنگاو بە هەنگاو جێبەجێ کاک شۆڕژ وەکو وەزارەتی پێشمەرگە لە دەستپێکی پرۆگرامەکەم گوتم هاوشێوی وەزارەتی بەرگری وڵاتانە وەزارەتی پێشمەرگە داواتان ئەمریکا نەکرد هێزی دژەم و شەکتان بۆ دابیم کات داوامان کردووە قسەش زۆر لەو بارەیەوە کراوە وەڵامیان پێشتر
کۆنگرس پرۆژەیەکی تەقدیم کردووە ئەندامانی کۆنگرس کە بچەکی دژە ئاسمانی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دابین بکەن ئەم پرۆژەیە چۆتە بواری جێبەجێکردنەوە ڕەنگە هەنێ بابەتی تری ماوە کە پێویست نەکەم لێرە باسی کەم بەڵام دڵنیام کە زۆر جاریش بابەتی ئەمنی زۆر باش نیە لە میدیا باز بکرێت بەڵام ئەوە من هەر بۆیە خۆشم لە مقابلە وشت تۆزە دوورە بۆ ئەوەی بمبورە کەمتر تاکسەفین ئەمریکا بە ئێوەی گوتووە سنوورێک بۆ دەسەڵاتی ئێستای سیاسی عێراق یان ئەو دادگایی کە بارەزووی ئەجێندایەکی دیاری کراو بەرامبەر هەرێمی کوردستان بەکاردێنرێت سنوورێکیان بۆ دابنێرە هیچ بەڵێنیشان پێداون گۆڕانکاری نظامی سیاسی لە عێراق لە 2003 و بەر لە 2003 بەو نەخشە ڕێگایی کە لەنێوان هێزەکانی ئۆپۆزیسیۆنە بوو زۆر بەرچاوڕوونیەکی باشە بوو کە نظامی سیاسی نظامێکی دیموکراتی و فدرالی دەبیتن و خودی ئەمریکا و هاوپەیمانان و بگرە UN چاودێر بوون لە سەداڕێشتنی ڕەشنووسی دەستوری هەمیشەی عێراق کە لە 2005 ڕفراندۆمی لەسەر کرا 85% هاوڵاتیانی عێراق دەنجیان لەبۆدا ئەو دەستورە نەخشە ڕێگایە لە بۆ چارەسەرکردنی گرفتەکان بە نەبوونی هەندێک مؤسسات ئەو دادگایە دەستور پێشێل دەکات جا مەبەستەکەم منیش لێرەیە بە نەبوونی هەندێک مؤسساتی دەستوری وای کردیە کە ئەگەر مستەلاحەکەم تەواوی پاشەگەردانیەک مەرج بووە چونکە ئەو محکەمەی ئێستا هەیە بەر لە ئیستیفتا یاخود تێپەڕاندنی دەستور دروست بووە واتە ئەو محکەمەیە لەسەر بنەمای بڕگەی دەستوری پێک نەهاتیە پێویستە ئەندامەکانی لە پەرلەمان دەنجیان لەسەر بدرێتن و ئەو محکەمەیە و چارچێوەی کارەکانیشی دیاری بکرێت ئەمە لەلایەک لەلایەکی تریش ئەنجومەنی فدرالی ئەویش یەکێکە لەو بڕگە دەستوریانە کە ضروریە هەبیتن هەردوو لەو مؤسسە گرنگە کە سیستمی فدرالی لێ پارێزراوە وجودی نییە ئەو محکەمەی کە هەیە ئێستا بەڵێ ئەو محکەمەکە کە پێشی لە 2004ەوە دامەزرا 2003-2004 بەڵام ئیشی خۆی دەکا و ڕۆلی زۆر جیهاتی تر زۆر مؤسساتی تر دەبیتن کە باسی شانی ئەوانێ بۆ نمونە لادانی سەرۆکی پەرلەمان لە پەرلەمان متمانەی وەرگرتیە هەر پەرلەمانی دەتوانین متمانەی لێ بستێنێتەوە ئەوەی حەلبوسی بڵێ بۆیە پێداچونەوەکی دەوێ بەڕاستی و ئەوەش لایەنە سیاسیەکان هێزە سیاسیەکان دەبێ گفتوگۆیەکی جدی لەسەرەوە بکەن ئایا ئەو عێراقی کە بەیەکەوە ئیشی لەسەرکرا و کە لە ڕۆژانی ئۆپۆزیسیۆن و لە ڕۆژانی کە بەشێکی زۆری قیادەی کە ئێستا لە بەغدانە لە چیاکانی کوردستان بوون ئایا ئەو عێراقیە کە ئێمە خەباتمان بۆ کردیە بەیەکەوە یانیش بە ئاقارێکی تر دەڕاتن بۆیە لایەنە سیاسیەکان چ سیاسیەکان و ئەحزابی کوردستانی لەگا هاوتەریبەکانی خۆیان لە بەغدا دەبێت لە کۆبوونەوەکی جدی دابن و هەبوونی ئێمەش تەواجودی هەرێمی کوردستان نەک وەکو حکوومەت لە بەغدا حکوومەت درێغی نەکردیا ینی ترافیکی نێوان هەولێر و بەغدا ماشەڵڵای لێبی هەموو ڕۆژێ شاندێکمان لە بەغدایە بەڵام ضروریە کە سەرکردایەتی سیاسی ئەحزابەکانی کوردستانی تەواجودێکی زیاتر و بەرچاوتر و کاریگەرتریان لە بەغدا هەبی و ئەو گەنگەشە لەسەر ئەو بابەتانە بکرێت ینی دەکرێت ئێستا لە هەرێمی کوردستان ئومێدێک لەسەر ئەو مانۆرە دیپلۆماسی بەڕێز مەسعود بارزانی هەڵبچنین یا لە ئایندەیەکی نزیکدا بربەستێک دروست دەبێت لە بەرابەر ئەو بڕیارانەی دژی هەرێمی کوردستان دێن ئاراوە نیگەرانیەک هەیە بە حقیقت نیگەرانیەک هەیە کە ئەو هەڵسو کەوتانە یاخود ئەو بڕیارانە بەتایبەتی دواخستنی هەڵبژاردن بەکارهێنانی کارتی بوجە بوچەیە مەسلەی ڕاگررتنی نەفتە کۆمەڵک بابەتی ترە کە بەڕاستی بەکارهێنرا دژی هەرێم نە یاساییە نە ئینسانیە و نەبگرە ڕێکەوتنیشی لەسەر هەبوو یانە کاتی خۆی کە لە معارەزە بووین هەمومان بە یەک دەنگ و بە یەک ڕنگ توانیمان ڕژێمەکە بگۆڕین و بگەینە ئەوڕۆ لەبەرەوە ئەو نیگەرانیە تەنها لە لای ئێمە نیە لای دۆستانیشمان هەیە بەڵام ڕوئەی ئەوانە دید و بۆچوونی ئەوان لە بۆ چارەسەرکردەکەی ممکنە جیاوازتر بیتن پاپشتی ئەوەنە کە دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێت پاپشتی ئەوەنە کە بە دیالۆگ هەرکو جەنابی وەزیر باسی کرد بتوانین گرفتەکانمان لەگە بەغدا چارەسەر بکەین تا ڕادەیەک گفتوگۆی باش هەبووە تا ڕادەیەک توانیمانە هەندێک لە گرفتەکان
قسە و باسی لەسەر بکرێەوە یاخود هەنگاو بنین بەرەو چارەسەر مچنە سەداسەد چارەسەر نەبوو بیتن بەڵام هەنگاوی باش راوە کاک شۆڕش ئەمریکا یان ڕۆڵی ئەمریکا یان هەڵوێستی ئەمریکا چییە لە بەرابەر دەستێوەردانی وڵاتانی ئیقلیمی لە عێراق و هەرێمی کوردستان ئەگەر گفتوگوی ئەوەتان کردوێ ئەمریکا چ وەڵامێکی پێبوو ئێوە لە کاتی دەستوەردانی وڵاتانی ئیقلیمی لە ناوچەکە بێگومان ئەوان ئەوەی کە بەلایەنەوە گرنگە کورد یەکگرتوو بێ لەم یەکگرتووە ئەتوانێت هەموو ئەو دەست تێوەردانانە لە سا 1970 کەم کرێتەوە یعنی ئەوان بەڕوونی ئەمانە نەوتە بەس کە من خۆم لە قسەکانیانە ئەومە ئەبێ کورد خۆی ناکۆچەکانی وەلا بنێ یەکگرتوو بێ ئەم یەکگرتووێ بەهێزیەکە بەرامبەر عێراق و بەرامبەر ناوچەکەش و ئەتوانن هیچ درز و کەلێنێ نەمێنێتەوە بۆ ئەوەی ئەم لاولا لەوێەوە دەست بخەنە ناو کێشەکانی هەرێمە و قوڵتری بکەنەوە بۆیە ئەکرێ دەست پێشکەری بکرێ بۆ ئەوەی یعنی ئەم سەفەرەی کە بەڕێ سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان سەردانی ئەمریکای کردووە لەگەڵ یا دەست پێشکەری کوردی شەبێ بۆ پشتیوانی ینی جەنابی کاک مەسعود دەتوانێت دەست پێشکەریی گەورە بکەوە بۆ ئەوەی کە هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان تەنیا ڕێگایەک بۆ بەرپەرچدانەوەی هەموو ئەو زوڵم و ناحەقی و ناڕەوایانەیە ئەوەی کە دەستور پێشێ لەکرێ خۆ دەستور هەر بەرامبەر ئەمە پێشێن نەکراوە بەرامبەر موچە و بودجە و ئەم بەرامبەر پێشمەرگەش پێشێل کراوە ینی بەپێی مادەی دەستوری ئەبێ پێشمەرگەش شان بەشانی سوپای عێراقی هاوکاری دارایی و سەربازی پێشکەش کرێ لە مادەی 121 هەیە کە عێراق یەکێکە لە خاڵە هەرە ناکۆچەکانی نێوان هەولێر بەغدا لە بە درێژایی چەند ساڵ تا ئێستا عێراقێک فیشەکی نەیەوە بە پێشمەرگە کە پێشمەرگە لە شەڕی دژی داعیشە هەزاران پێشمەرگی کردوێتە قوربانی و شەهید بۆ بریندارمان هەیە یەک شەهیدی تۆمار نەکردووە یەک برینار بۆچەی ناتێتە داوی ناکاشتی ناکامانە هەموو نەحەقی و زوڵمە بۆ داخستن و ڕێگریکردن لەمانە بۆ بەهێزبوونی کوردستان ئەوەیە کە ئەوێ کورد و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی و ڕوونتر پارتی وێچەتی ناکۆکانیان وەلا بنێن بۆی بتوان ڕوبەڕووی مەترسی داهاتووتریش ڕەنگە هەنگاوی قورستر بەرامبەر هەرێمی کوردستان بنرێ چکە کە تۆ یەکڕیز نەبوو ناکۆچەکان زیاتر بوو بۆیە ئەبێ جەنابی سەرۆک بارزانی دەست پێشکەرێکی گەورە بکات لەمەیە کە ینی نەوەستین شتی خراپتر بێتە پێشەوە لەم خراپەیە ڕێگری بکەین بۆی تووشی خراپتر و خراپترین نەبین ینی کۆکن لەسەرەوەی ئێستا جەنابی سەرۆک مەسعود بارزانی ڕۆڵی ئەوە بژێڕێ هەموو لایەنەکان کۆکن ئەو ئەرچی نەتەوەی و نیشتمانی خۆی بجێڕێ من دڵنیام سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستانیش ئەرچی خۆی جێڕێ و دڵنیام لایەنەکانی کەش ڕۆڵی خۆیانە جێڕن بەڵام بە دەرەجەی یەک ئەم دوو هێزە کە هێزێکی زۆری پێشمەرگیان هەیە ئەتوانن بەری ناکۆچەکان بگرن و وەکو هێزێکی گرتووی بەهێز کوردستان پیشان بن بەڵام بەم دابڕان و پچڕە بێگومان سەفەرەکەی جەنابیان بۆ ئەمریکا ئەبێ ئەم پاڵ پشتیە ئاشتەوایە کوردستانی لەگەڵ پچڕێ بگرە لە ناو حکوومەتدا هەیە ئەگەر من وانابینم ئەگەر هەبێ ئەو شاندە بێکەوە دەستان دەرەوە من خۆشبەختانە لە ناخۆشترین ئانوسات ینی ئەو گرفتانێک کە لە ناو هێزە سیاسەکان هەبوو تەشەنەی نەکردە ناو حکومەت ڕاستە لە ماوەیەک بۆیکۆتکردن و ئەوە ڕوویدا بەڵام خۆشبەختانە کابینەکی یەکگرتووە و ڕێز و تەبایەکی باش ناو کابینە هەیە ئەگەر تەرەفی مخاتب چ لەگە بەغدا لەگە هەموو لایەنەکان تەنها و تەنها حکومەت بی وازم ئەدای حکومەت زۆر باشتر دەبیتن بەڵام بەداخەوە زۆر جاروەیە ممکنە لە تعامل لەگە لایەنە سیاسیەکان بکرێتن ئەگەر نا بیستمە دەڵێن کاک مەسعود زیاتر پشتیوانی لە برادرانی یەکێتی گۆران دەکات لە نێو کابینەکە ڕاستەوە سەرکەوتنی کابینەکە سەرکەوتنە بۆ جەنابیان لەبەرەوە ئەگەر لە وەزارەتی پێشمەرگە ینی گرفتێک هەبێ کێشەیەک هەبێ مەشاکل دروست بێ مەشاکلە بۆ کۆی کابینەکە بەڵام من ئەتوانم بڵێم ینی کابینەکە هەر ئەوە کۆی بەڕێز کاکسەفین وتی ینی یەکگرتووە ینی هەم کاقوبات هەم ینی توانیوێتی وەکو بڵین لایەنی یەکێتیش ینی بەربگرێ پێشتریش کە لە زۆر قۆناغا توانیویانە کە
بربەو یەکگرتوویە بپارێزن بەڵام ئەمە معنایە نییە هەموو شتێک تەواوە ناکۆچی هەیە ململانێ هەیە لە دەرەوەی کابینەکە لە شوێنی کەشا بۆیە بەڵام ئەگەر لایەنە سیاسەکانیش یەکگرتوو بن بۆ پشتیوانی چکە ئەم سەفەرە و سەفەری تریشی بەدوایە من بۆیە پێم باشە ئەمە کۆتا سەفەر نەبێ ینی بەردەوام سبینە سەرۆکی هەرێم سەفەری ئەمریکا بکات چکە ئەمریکا یعنی بەڕاستی نەخشەدانەری سیاسەتی نێودەوڵەتی و پشتیوانێکی بێسنووری هەرێمی کوردستانیشەوە کوردۆستێکی زۆریشی لەوێ هەیە کاک سەفیر موریار وایە لە مانجی نیسان بەڕێز محەممەد شەیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی ئەمریکا بکات چۆن بوو سەردانی سەرۆکوەزیرانی کوردستان پێشتر بوو پێشتر ڕێکخرا وڵی تر ممکنە کە گونجابوونی کاتەکەی و ئەو حەدەسانەی کە هاتووتە پێش و بەتایبەتی ئەو فشارێکە لە سەهرێم هەیە تر وا بە پێویستاندرا بەڕێی من شتێکی زۆر باشە کە بەڕێز سوودانی سەردانی واشنگتن بکە و لە نزیکەوە حکوومەتی ئەمریکا گفتوگۆی جدی لەگە بکەن و بەتایبەتی ئێستا باسی کشانەوەی هێزەکان و یاخود نەمانی هێزەکانی هاوپەیمانان لەسەر خواستی هەندێک لایەنی عێراقی هەیە ئەو بابەتانە باز بکرێتن و کاتی خۆی لە 2011 هێزەکانی هاوپەیمانان لە عێراق کشانەوە لە 2014 لەسەر داوای خودی حکوومەتی عێراقی کاتی شەڕی داعش دووبارە گەڕانەوە پرسیار لێرەیە ئایا ئەو بارودۆخی ئەو ڕۆی عێراق گەیشتەوە ئاستە کە هێزەکانی هاوپەیمانن هەرچەندە ژمارەشیان زۆر کەمە زیاتر لە چارچوبەی ڕاوێژکاریە بۆیە ئەو گفتوگۆیە پێویستە لە ئاستی بەغدا واشنگتن ئەنجام بدرێت بەس بە شێوەی واقع بینانە نەک ئینفعال بیتن یاخود خواستی ئەجندایەکی دەرەچی بیتن یا هەر شتێکی تر بۆیە ئەو سەردانە بەڕێیمان زۆر زەڕوریە جەنابی بەڕێز سوودانی سەفەر بکەن و لە نزیکەوە هەم بەرژەوەندیەکانی جوولایەنە لایەنی ئابووری کە گفتوگۆی دیالۆگی استراتیژی دەستی پێکرد لە کابینەی پێشتوری کە بەڕێز کازمی سەرۆکوەزیران بوو ئەو کاتە باسی ئەوە کرا کە پەیوەندیەکانی داهاتووی ئەمریکا لەگە عێراق تەنها و تەنها لە چارچێوەی لایەنی ئەمنی نابی بەڵکو فرە ڕەهەن دەبی لە ڕووی ئابووریە لە ڕووی کۆمەڵایەتیە لە ڕووی گۆڕینی کەش و هەوایە لە ڕووی زانستیە لە ڕووی کەلتوریە کۆمەڵک ڕەهەن دەبیتن بۆیە ئەگەر بێت و لەسەر ئەو چارچێوەیە گفتوگۆ بکرێتن بەڕێی من ئەو پەیوەندیانی داهاتووی ئەمریکا و عێراق پەیوەندێکی هەر لەسەر سلکی دیبلۆماسی بێنمەوە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان لە ڕێی هەوڵ و تێکۆشانە دیبلۆماتیەکانمان لە دەرەوە لە ڕێی نوێنەرایەتەکانمان لە دەرەوە لە وڵاتانی ئەوروپا ڕۆژئاوا ئەمریکا وڵاتانی ناوچەکە چەندە دەتوانین جۆرێک لە لۆبی جۆرێک لە دۆستایەتی نوێ ئەنجام بدەین کۆ بکەینەوە بۆ پاراستنی سەروەری کوردستان لەبارە لە ڕاستی دەگە تەمەشا بکەی لە 91 33 ساڵ پێش ئێستا کۆڕەویەکە کە دەستی پێ کرد وای کرد کە سۆزی کۆمەلگای نێودەوڵەتی بەرامبەر ئەو ڕووداوە مێژویە و ئەو کارەساتە گەورە کە بەسەر خەڵکی کوردا هات کوردستان بەگشتی هەموو پێکاتەکان ئیترەوە بوو کە نوای ئارام و بڕیاری 1680 لە ئەنجومەنی ئاسایش هێڵی 36 و دژەفرین و کۆمەڵێکشی تر لە 91 تا 2003 ئێمە ئیسپاتی وجودی خۆمان کرد لەو بارودۆخە ناخۆشە کە بە هەزاران گوند وێران کرابوو کاولکاری هەبوو یەکەم بڕیاری جەبهەی کوردستانی ئەو کاتە ئەوە بوو کە هەڵبژاردننی ئازاد لە کوردستان بێکە لە مانجی 5 هەموو هێزە سیاسیەکان هەمیشە بانگوازەی دیموکراسییان دەکرد بەڵام لە ڕووی پراکتیزەکردن کەس ئەو ئەزمونەی نەبوو بەڵام چوینە هەڵبژاردنێکی چاچیش بوو و لەو کاتەوە حکوومەتی پەرلەمان و حکوومەت هاتەکایەوە بۆیە ئەو ئەزمونەکمان هەیە کە خەڵکان و دۆستانمان شانازی پێوە دەکەن ڕاستە شەڕی ناوخۆمان هەبوو ڕاستە ئەو ڕۆگرفتی سیاسیمان هەیە بەڵام ئێستاش ومێدەک بە داهاتووی ئەو هەرێمە هەیە پێکەوە ژیانی ئاشتیانە لەگە پێکاتە جیاجیەکان ئەو خەڵکانی لەگە دەڤەرەکانی تری عێراق ڕادەکەن دێنە هەرێم خوشکبراکانمان لە سووریا کە ڕایان کرد هاتینە ئێرە کریسیانەکان زیدەکان هەموو لەبەرەوە پاراستنی ئەو هەرێمە لە ناوچەیەکی پڕ لە گرژی و ئاژاوەیی وابزانم خەڵکانە کریتیانە ئەرچی خۆیان کە هاوکار بوون و پاڵپشت بن لۆ پاراستنی ئەو ئەزمونە و ئەو هەرێمە بەشێکی زۆری دەکەوتە سەر ئەستۆی خۆمان نەرۆک و جەنابی وەزیر باسی کرد
بەڵام ئەوەی کە بەدی دەکرێت لە ئاستی دیبلۆماسی لە ئاستی پەیوەندیەکان لە ئاستی هاوکاری نێودەوڵەتی و لۆبیکردنیش بڵێ هەنگاومان نایە بەتابەتی لە ئەمریکا هەندێک لۆبیکاری باشمان هەیە هاوکارن وەجگە لەوەش لە کۆنگرێس خەڵکانێک هەیە کە ممکنە زیاتر لە نوێنەراتی مە پاڵپشتی یاخود کار بکەن بۆ پاڵپشتی هەرێمی کوردستان و ئەزمونونەکەی. دەستخۆش جەنابی وەزیر سەبارەت بە پێشمەرگە و یەخستنەوەی پێشمەرگەمان باس کرد و گوتت لە هەتا ساڵی 2026 ئەوە مژدەیەکی خۆشە بۆ هاو نیشتمانیان و خەڵکی کوردستان کە هێزەکان یەک دەخرێنەوە و دەبنە هێزی یەکگرتووی کوردستان. ئەمریکا چ بەرنامەی درێژخایانی هەیە بۆ پێشمەرگە لە نوێ بۆ نمونە ترێنینی بەردەوام ینی تەدریبی بەردەوام یان هاوکاری دیکەی بەردەوام زرێپۆش هیچی دیکەی لە هەک بەدایە بۆ پێشمەرگە تۆزێک زانیاری ئەمنی دێوەرگرین ئەمشەوە. پێشتر باسی ئەوم کرد کە ئەو لێک تێگەیشتە یعنی ئیلتیزامی دوولایەنەیە یعنی ئەگەر تۆ ئەو ئەرکەی کەوتۆتە سەرشانێ لەو لێک تێگەیشتە جێبەجێی نەکەی ئەویش ملزەم نییە بە جێبەجێکردنی هەنی خاڵەوە. بۆیە ئەگەر هێزەکانیش ڕاستە هێزەکان یەکەگرێتەوە بەڵام چاکسازی پێویستی بە پشتیوانی دارایی هەیە پێویستی بە پشتیوانی لۆجستی هەیە بەڵێنتانداوە کە جێبەجێ بکەنەوە خاڵانە ئەبێ یەکێتی و پارتی ئەمە جێبەجێکەن چکە خۆیان بەشدار بوون لە ئیمزاکردنی ئەو ڕێککەوتنە و دڵنیام حکوومەتی کوردستان ملزەمە و ئیشیشی لەسەرەکە بۆ ئەوەی جێبەجێکە من ئەوەی ئاگام لێ لەلایەن یەکێتیشەوە پارتیش بە هەماشەوە و تایبەتیش لایەن یەکێتیوە لەو ڕۆژانەیە چەند برادێکم دیوە لای سەرۆک باڤڵ بوون پێی وتون و توێتی من هیچ ئینێکم نێزەکان چۆن یەکەخەنەوە چۆن چی زووە ئەوەی بکەن کە ئەمە هەیە قۆناغی تریەتە پێشەوە ئێمە ئەوانە جێبەجێکەین بە دڵنیاییەوە ئێمە ئەتوانین کە داواشتی زیاتر و زیاتر و ئەمریکەکانیش هانە درێن کە بۆ ئەوەی هاوکاری پشتیوانەکان هەمانجیتان بەردەوام دەبێت لەگەڵ بەردەوامە ئەوە پەیوەندی پێم وایە پەیوەندی وەزارەتی پێشمەرگە و پێشمەرگە لەگەڵ وەزارەتی بەرگری ئەمریکا پەیوەندێکی دوورمەودای استراتیجی ئەبێت ینی بەڵام مهمە کە هەوڵ بین ئەو گرفتانەی کە ئینسان سەڕێح بێ لە ناو وەزارەتی پێشمەرگە هەیە بۆ ئەوەی سەرکەوتوبی ئەبێ هەنێ گرفت هەیە چارەسەر کرێن و ئەبێت تەدەخولاتی ڕاستە و خۆی هەم جەنابی سەرۆکی حکوومەت هەم جەنابی جێگری سەرۆکی حکوومەت ئەوانە باسی ئەوەش کراوە دەڵێن گوایە ئەمریکا لە کاتی پاڵ پشتیکردنی هێزە سەربازەکانی عێراق پێشمەرگەشی هاویشتۆتە نێو لیستەکەەوە بەپێی بەپێی دەستور ینی عێراق ئەگەر هەر شتێک بۆ سوپای عێراقەکرێ ئەبێ بە هەمان شێوە لە ڕووی دارایی و سەربازیەوە لە مادەی لێ بێ بۆش کردووە مادەی دەستوری هەیە بەڵام هاوپەیمانەکانمان ئەم دەستور بە عێراقشان تۆ ئەبێ جێبەجێ کرێ ینی بۆیە من دائیمێمەوە سەر ئەو خاڵی ئەگەر ئێمە یەکڕیز بین ئەتوانی هەموو داواکانی خۆمان بەسەر عێراقا پسەپێنی چکە مادەی دەستوری و دەستور لە هەموو خاڵەکانە پشتیوانی هەرێمی کوردستانە بەڵام ڕەنگە هەنێ لایەن و عقلێتی شۆڤێنی لە عێراق و لە بەغایە ئەوە بە دەرفەت بزانن کە ناکۆچی سیاسی هەبێ ئەو درزە هەیە قۆزنەوە بۆیە ئێستا دەرفەتێک هەیە پشتیوانێکی زۆر بۆ هەرێمی کوردستان هەیە ئەگەر هەرێمی کوردستانیش خۆی ئەتوانێت بەو یەکگرتووی پیشانی باکە هەرێمێکی بەهێزە ڕاستە دەستور بەڵام خۆ وەکو بەڕێز کاک سەفینوتی لەو ڕۆژەی دەستور نووسراوەتەوە و ڕەزامەندی لە ساهشتایی خەڵقی عێراقی لەسەر بۆ یە خاڵی جێبەجێ نەکراوە بۆ محکەمەی اتحادی لەسەر مادەی 140 نایەتە بۆ لەسەر تعریب نایەت سەر بۆ لەسەر وەکو بەڕێزیانوتیان بۆ لەسەرەوەی عێراق دوو مؤسسەی یاسادانانیە بێ پەرلەمانە لەگەڵ ئەنجومەنی فیدرالیایە بۆ داینانێ بۆ تەنیایە لەسەر ئەمشتان بۆیە ئەبێ هەمومان ئەو هەستە مەسئولیەتەمان هەبێ کە بەم یەکگرتووی ئەتوانین ڕوبەڕووی ئەگەر مەترسیەک لەسەرە بەڵام من دڵنیاشم لە عێراقا دەسەڵاتدار و خەڵقی بە ئەزمون و خەڵقی ژیر و خەڵقی عاقڵ هەیە کە ئەزانێت یەکدانی پەیوەندی لە بینی هەرێم و یا زۆرکردن و لاوازکردنی قوارەی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی ئەوانیش نییە لە زەرەری ئەوانیشە بۆیە دەنگی خێر هەرماوە لەوێکە هەوڵێن بەڵام ئەساسیەکە ئەوەیە کە ئێمە خۆمان هەمومان پارێزگاری لە قوارەی هەرێمی کوردستان بکەین
چکە مانوویتە ئەنفال نەماوە بەس دوێنێ ئێزیدەکان ئەنفال کران لەبەر ئەوە مەترسی زۆر لەسەر یعنی من ناڵم خەڵک بێن بێ بەڵام هێزی پێشمەرگە هەیە کە ئەتوانێت بەرگەڕانی هەرێمی کوردستانت نان بڕاو دەکا بووچە بوو جەنانێرە جۆرێکە لە ئەنفال بەهەرحاڵ جەنابەت باسی پشتیوانیت کرد لەلایەن وڵاتانەوە ئەوم بیراتەوە لە کۆبنەوەتان لەگەڵ بەڕێز وەزیری ئێستا ئەم بەڕێزەی لای کاک مەسعود لەو وێنەیە دەیبینن لە کۆبنەوە وتی پشتیوانی کوردستانێکی بەهێز دەکەین کاک سەفین تۆ لە دیپلۆماسیەت کار دەکەی ساڵانێکی زۆریش لە نوێنەرایەتەکانی حەزب لە دەرەوە کارت کردووە حتمما لەو کۆدە تێدەگەیت ئەو کۆدەمان بۆ ڕوونکەوە کە دەڵێ پشتیوانی کوردستانێکی بەهێز دەکەین ئەو کۆدە چی بوو لە ڕاستیدا زۆر جار ئەو تعبیرەمان بیستیە نەکتەنها لە دۆست ئەمریکیەکانمان حتا لە ئەوروپیەکانیش جارێکیان لە یەک لەو کۆبوونەوانە کە شاندێکە بوو باسی ئەوە کرا کە ئێمە حکوومەتێکی بەهێزی هەرێمی کوردستانمان گەرەکە منیش مداخلەکەم کرد گوتم ڕجان دەتوانی تعریفی حکوومەتی بەهێزمان بۆ بکەن مەبەستان چییە ئێمە لە ئان و ساتێک کە وەکو گەمەکەرێکی بەهێزین لە معادلەی سیاسی منطقەکە بەڵام بەشێکین لە عێراق لە گەمە سیاسی دەبینی زلهێزەکان هەنە زلهێزی نێودەوڵەتیە زلهێزی ئیقلیمیە خەڵکانی تر زۆرن ئێمەش داوان لێکرایە بینە ساحەی سیاسی و ئەو گەمەیە بەشدار بین بەڵام بە هەمان ڕێسا و ڕێنماییەکان بەڵام نەک بە هەمان ئامرازەکان ئەو ئامرازانە لە دەست ئێمە نەبووە بابەتی ئابووری یەکێک لەوەیە ئەوەی کە خۆت باست کرد مەسەلەی نەمانی موچە و ڕاگررتنی هەناردەکردنی نەفت و چەکدارکردنی پێشمەرگە ئیتر ئەو ئامرازێکە لەبەر دەستی ئێمەیە ئیرادە و هێزی ملەتەکەمان و خۆراگری ملەتەکەمان و حکوومەتەکەمانە کە وای کردی لەسەر پێی خۆمان ببینین و ئەوەش ئەو نمونە جوانەی پێکەوە ژیانیش یەکێک لەو بابەتانەیە کە بەڕاستی جێی سەرنجی هەموو لایەکە بۆیە کە دەڵێن حکوومەتێکی بەهێز یا هەرێمێکی بەهێز مەبەستیانەوەیە کە بەردەوام بین لەو سیاسەتە و یاخود ئەو ڕوئیەی کە هەمان بووە لە ڕووی دیموکراسیەت بەرەو پێشەوە چوون ئێستا دادگای فیدرالی دەوێت ئەو پێکەوە ژیان ئەو ئەزمونەی کە تۆ باسی دەکەی دەوێت نامێنە هێدیەدی بینیمان کە بەڕێز کاردینال ساکۆ لە بەغدا تقریبا شار بە دەرکرا ئێستا هەرێم دەژیتن ئەو هەنگاوانەی کە لەوێ دەکرێتن یا بڕیارێکەیە کە کامپەکانی پەناهەندەکان دابخرێتن لە کاتێک ئەو خەڵکە دەگەڕێتەوە شوێنی خۆی ئەمن و ئاسایشی نییە حکوومەتی هەرێم دەرێت بە شێوەی تەوعیبی باشە لە ڕووی کاکسەفین باستان نەکردووە ئەو هەموو ئاوارە عەرەبە لە چەند ساڵی ڕابردوو ڕویان لە هەرێمی کوردستان کردووە ئەو کریستیانانەی سەردەمی جێشی مەهدی قات و قڕ دەکران لەلایەن جێشی مەهدی کۆمەڵێک جێشی دیکە لە بەغداد لە دوای 2003 دروست بوو ڕاوە کریستیان بوو ڕاوە بەهایی و مەندایەکان ئەوانەتان باز نەکردو لە ڤیدیۆماسیەوە باشە لەگە یاریدەدەری وەزیری دەرەوە لە بۆ کاروباری پێکاتەکان و مافی مرۆڤ حقت ینی تەنها لە تەقدیر و ڕێز وستایش چیتری نەبوو لە بۆ هەرێم ینی ئەوەی کە هەرێم و خەڵکی هەرێم وەکو سیاسەتی حکوومەت هەرێم دەرگای کراوە و دڵی کراوە بۆ تا ئێستا بەردەوامیش دەبیتن بەڵام لەگە ئەوەش کە باسی خۆی لە قەیرانی ئابووری بۆ هەرێمی کوردستان لەگە ئەوەشمان هەبی کردیتمانە دوولەت هاوبەش بووینە لە 2014 لە ماوەی 6 مانگ هەلو ئاگاداریتان واگەداری بینەران لە ماوەی 6 مانگ ڕێژەی دانیشتوانی هەرێم 30% زیادی کرد کاتی داعش هاتە ناوچەکان 2 میلیۆن ئاوەکانی بە خەرجی ساڵانەی ملیارێک و 400 میلیۆن دۆلار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بوو ئێستا کە نزیک میلیۆنێک ماون لە هەرێمی کوردستان بە پەناهەندە و ئاوارەکان مانگانە بەلای کەمی 600 تا 70 میلیۆن دۆلار کورفەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە کەوان باسی هەرێمێکی بەهێز دەکەن بالفعل لە ڕووی بنەماکانی دیموکراسی پێکەوە ژیان لێبوردەیی ئابووری ئازاد ئەوانە هەموو بنەمانەکە دنیای ئازاد ئەوڕۆ پێگەیشتیە وایخەت ئەو وڵاتانەی کە ئەو بنەمانەیان تەبەنی کردێ پێگەیشتنە بۆیە بەڵام ئەوەش پاڵپشتی دەوێتن لە خۆی دروست نابیت بۆیە ئەوان ئامادەنە پاڵپشتیمان بکەن لەو بوارانە زیاتر لە ڕیفۆرمی حکوومەت چاکسازی حکوومەت لە چاکسازی وەزارەتی پێشمەرگە
بە مۆدرنکردنی سیستمی خۆبەڕێوەبردن، سیستمی مالی، سیستمی دارایی، سیستمی بانکی، ئەوانە هەموو بابەتن کە قسەی لە سەکرای و ئامادەی خۆیان دەڕێریەکە هاوکار بن. بەڵێ جەنابی وەزیر، سەبارەت بە چاکسازەکانی وەزارەتی پێشمەرگا لە گەشتەکەتان بۆ ئەمریکا لە ناوەندە سەربازیەکان کە کۆبنەوە و دیدار و گفتوگۆتان هەبووە، هیچیان ڕەزامەندیان داوە یان لە بەرنامەیاندا هەیە لە ئایندەدا ئایندەی نێزیک سەردانی هەرێمی کوردستان بکەن وەکو شاندی سەربازی ئەمریکی بێن لە نزیکەوە لەگەڵ ئێوە هەماهەنگ بن؟ من ئەمێ پێش ئەوەی پرسیارەی جەناب وەڵام بم لەسەر ئەوەی کە کۆ دەکات تەمان ئەوانەی کە ئێمە ئەیان بینین و ئەم جارش بینیوە سەرسامن بەو پێکەوە ژیانە ئاشتیانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە، ینی بەدەر لەوەی کە ئەم هەموو زروفە سەختە، ینی لە شوێنێک مانگێ موچەنە درێت لە کام وڵاتی پێشکەوتو یا دواکەوتو گەورەترین کێشە و مەشاکل دروست دەدە. ساڵی ڕابردوو سێ مانگ موچەنە بووە، ئێستا موچە دواکەوتووە. ینی بە پشت و درێژی خەڵکی کوردستان زۆر ئەوەن ئەو کۆدەشی کە ئەڵی بەهێزی کۆد بەهێزی کوردستان لای کورد خۆیەتی ڕاستە، ئەوان یارمەتی دەیەن پشتیوانی دەکەن کۆدی بەهێزی کوردستانێکی بەهێز لای خۆیەتی کورد ئەبێ یەکگرتوو بێ. ئیتر تۆ ئەبێ یەکگرتوو بێ. من ناڵێم ئێستا تەبەن سەرکردە سیاسەکان ئەتوانن نەخشە ڕێگایدانن بۆ ئەم یەکگرتووی و بەهێزیە. چکە ئێتە ئەو قۆناغە تێپەڕیم بەڵام خەتای ئەوە ئێستا ئەم هەموو شتەمان پێکرێ خەتای هەر کەسێ بێ ئەتوانین ڕێگری بکەین وەکو پێشتر پێمەتێ. ئێمە بۆ پرسیارەکەی جەنابیش لەسەر هاتنی وەڵام دێ بەڵام بیرمان نەچێ ئەوە دوم جارە ئاماژەی پێ دەکەم تەداخولێکی زۆری ئیقلیمی هەیە. ئەتوانیت ئینسان تاقی ئینسان زۆر لەوە زیاترە. ئەم جارە لەگەڵ ئەمریکەکانە کە ئینسان دائنشێ ئەزانێ کە سیاست یعنی سیاست قاعدەیەکی نییە، یان یەکێ لە بنەماکانی سیاست ئەوەیە کە بنەماینێ ئەتوانی لە هەموو شوێنەکە نابێ مەبادێ تێکەڵ سیاست بکەیت. ئێستا سیاست هەیە قۆناغی ئێستا قۆناغێکی ڕاگوزەرە سبەینێ ئینتخابات دەبێ، ئینتخابات دێتە پێش لە بینی ئەمانەیەکێتی و پارتی هەردووشی هێزی ئەگەر جۆرێ تەفاهم و جۆرێ ڕێکەوتن نەبێ یعنی ڕەنگە مشکلە ناکۆچەکان قوڵتر بێ. من لەوە قسە ئەەکەم بۆیە ئەکرێ دەست پێشکەری هەبێ لە ئێستا ئەوەی ململانێ ئەو ناکۆشیانە ئەوەیە کە ئێمە دەیبینین ڕۆژانە بە ئاشکرا وڵاتانی ئیقلیمی ئەتوانی ئەزانم ئەتوانی بەم ڕێکەوتنە لە ١٧ من دڵنیام ١٧ خۆمانی ١30 دەوڵەتی ئیقلیمی خۆمان ئەتوانی با شەستی خۆمان بیت. ئەم شەستە هیچ نەبێ خراپە دوور خەینەوە ڕێکەوتن بکەین ڕەنگە مانگێککە بێ بە 7 ڕەنگە سێ مانگی کە بێ بە هیوای ڕێکەوتنی نێوان هێزولیانە سیاسەکانی ناو خۆمان. باش وەڵامی پرسیارەکەم لەسەر پرسیارەکەی جەناب نیازم بێن شاندی سەرباز بەردەوامیان بەردەوام لەگەڵمانان بەردەوام ڕاوێژکارەکانیان لێرن و ڕەنگە ڕۆژانە لەگەڵمانە بن و لەوێ شەوانێ گفتوگۆی چڕترمان کردووە لەسەر کۆی بابەتەکان و لێکتێگەیشتێکی زۆر هەیە و پشتیوانێکی زۆر هەیە چکە ئێمە جارە لەگەڵ بەرپرسە باڵاکانی وەزارەتی بەرگری کۆبوونێتەوە بەڕێز وەزیر نەخۆش بوو تووشی نەخۆشیشی ئەوە بووە جنا سڵاو و ڕێز و ئەوەشی هەبوو بەڵام ئەوانەی لێ بوون هەموو دەسەڵاتدار بوون ینی بریکاری ئەو بوو یاریدە دەربوو قسەی زۆر باشیان کرد و پشتیوانی و خۆشیان وەکو باسەکەن علاقەی ئەوان و هێزی پێشمەرگە بۆ بە علاقەیەکی پەیوەندێکی مێژوو ڕەنگە لە داهاتووشە ئەگەر ئێمە بتوانین باشتر لەگەڵ ئەو قۆڵە وەکو خۆشیانڵێن پەیوەندی کورد و ئەمریکا پەیوەندێکی قوڵە چکە ئەوەی کە ئەبینی ینی زۆربیان ئێمە ڕەنگە کاک سەفین ناوی ئێمە چینەتە لای ئەندامی سینات هەردوو قاچی لە عێراقا بۆ بەرگری عێراق هەردوو قاچی پەڕیەوە و هەموویانیان و دائیم دەرگامان بۆ خەڵکی کوردستان و بۆ کوردستان کراوەیە ینی پشتیوانێکی زۆریانێ بەڵام هەمووشیان تەبەن پێمانەڵێن کە ئەبێ کورتخۆی یەکبێ یەکگرتوو بێ ئەوە کاک سەفین سەرەتا کە جۆ بایدن بوو بە سەرۆکی ئەمریکا پێشتر دەیانگوت زۆر دۆستی کوردە یەک دوو جاری هاتوۆتە هەرێمی کوردستان دۆستایەتێکی قوڵیشی لەگەڵ جەنابی سەرۆک بارزانی هەبوو. دەمێ بزانم بەیانی بایدن
بۆ ئێوە چی بوو؟ هیچ پامێکی ئەو کۆبنەوانەی کە ئەنجام درێن بەڕاستی کۆبنەوەی ئاسبەرز بوو، یعنی ئینسان لەو بار و دۆخی ئێستا کە هەیە بە شێوەی ڕاشکاوانە ئەوەی کە شاندی هەرێمە سەرۆکاتی سەرۆک وەزیران ڕووداوەکان و پێشهاتەکان و ئالنگاریەکان و مەترسیەکان زۆر بە وردی خراە سەرمێز. بەرامبەر ئەوەش چ بەڕێز وەزیری دەرەوە لە وەزارەتی بەرگری لە کۆشتی سپی لە کۆنگرێز دەتێنێت ئەوانە هەموو وەڵامدانەوەیان ورتر بوو لە جاران، هەم جێگرتریان ورتر بوو، هەم وەڵامەکانیشیان ورتر بوو. وەڵامەکانیان بە مەبەستی ئەوەیە کە ئێمە پاڵپشتی ئەمن و ئاسایش و ئیستقرار لە ناوچەکە دەکەین، بە تایبەتی هەرێمی کوردستان کە عاملی ئیستقرار بووە، فاکتەری سەقامگیری بووە، دەبێ وەکو خۆی و ئەوەی کە بەڕێز وەزیری پێشمەرگە باسی کرد لە ناو خۆی تەبایی هەبی. ڕاستە تەبایی شتێکی زۆر باشە، ڕەمخۆ دەبی لەسەر بنەمایەک یەکگرتنەوەک هەبی، هەدەفەک هەبی، ئامانجەک هەبی، هەدەفەکە بەرژەوەندی باڵای نیشتیمانیە کە نابێ هەندێ چوارچێوەدا توخوا بگورە وەکو خەتی سوور بیتن تێپەڕ بکاتن. ئەمە هاچۆی بەغدام کردو بۆ کاری میدیایی، ناوی سەرکردەکە نایەنم، بەڵام وێنەیەکی زۆر گەورەی یەکێ لە سەرکردە شیعەکان لە خاڵس هەبوو، نووسی بووی بە گەورەی لەوکانە ئەسبعی ئەمریکیەن لە قەتەعتەو، واتە ئەگەر پەنجەکەم ئەمریکی بێ دەی بڕم. بە چاوی خۆم دیمە لە خاڵس لەوانەیە زۆرێک لە بینەران هاوچۆیان کردوێ ئەوانەیان دیبێ باشە بۆ ئەمریکیەکان ڕوو نەبووەوە کە کورد لە دوای 2003 سەربازێکی ئەمریکی لە هەرێمی کوردستان لوتی بە خوێن نهاتووە، فیشەشێکی بەرنەکەوتووە، تووشی زرووداوێک نەبووە لە کاتێکدا بە بەراورد لەگەڵ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق ڕۆژانە دەمان بینی بە قەناس سەربازانی ئەمریکی دەکوژران بەبەر بۆم دەکەوتن. باش ئەوانیان لە بەرچاونی ئەمریکا بڵێ ئەوانش شانازی بەوە دەکەن کە یەک سەربازی ئەمریکی یاخود هاوپەیمانان لە هەرێمی کوردستان پەنجەی بە خوێن نەهاتیە. واقعی عێراقیش دەزانن ئەوەی کە لە فەلوجە کرا یاخود لە بەسڕایە لە شوێنی تر ئەوانە دەزانن، ینی تاریخەکی زۆر کۆنیە، هەمووی لە 2003 تا ئێستا بووە. جا ئەوە بابەتێکی ترەوە چونکە ممکنە مناقەشە قسەی ڕادەکێشیدن، بەڵام ئەوەی کە بزانم ئەو جیاوازە دەبین بە چای خۆیان لە نێوان ئەوەی کە باسی هەرێمێکی بەهێز کرا مەبەستیان ئەوەیە کە ئەو هەرێمە بەهێزی بمینێتەوە. جنابی وەزیر لە سەرەتاش باسی کرد بەهێزی هەرێم کاریگەری لەسەر ڕەوتی سیاسی بەغداش دەبیتم، تەنها ئەوە نییە کە یەک لایەنەبی هەرێم بەهێز بوویتی کۆتایی پێبێ، یعنی تەواوکەری یەکترن لە سەردەمانێک کە لە مەجلیسی حکم لە 2003 تا 2004 من لە بەغدا بووم، ئەو کاتە کە خوا لێ خۆش و جەنابی مام جەلال، خوا لێ خۆشبوان کاک ڕۆژ و کاک نوشێروان، جەنابی سەرۆک لەوێ و دکتۆر مەحموود و ماوەستا سەلاح الدین و حاکمدارە لەوێ بوون، وەکو 5 ئەندامی کورد لەوێ زۆر چش دەکرا، ینی بەهێزیەکی تەواو حکوومەت دادەندرا، حکوومەت هەڵدەشاوە و زۆر جار کێشەکان لە بەغدا داهات لەولێر چارەسەر دەکرا و تا ئێستاش تقریبا وایە. ئیزافەتەن لەسەر ئەوەی کە ئایا شان دێتن شاندی عسکەری هەر پێرە بینیمان شانێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکی دوا بە دوای سەردانی سەرۆکی ئەنجومەن و شاندەکە بڵێ لە هەولێر بوو، شاندی تریش دێتن لەم ماوەیە. بۆیە ئەوەی کە بەڕێزت باس کرد مەسەلەی سەرۆک کۆماری ئەمریکا، دیدارەکانمان لەگە کۆشتی سپی و ئەو بەڕێزانێک کە بینیمان بەڵێ بەناوی بەڕێز بایدن قسەیان دەکرد و دیدی بۆ چوونی ئەوانیان گەیان و دیدی بۆ چینی ئێمەش لەو باوەدام حرفیان دەیگەنە دەست خۆش. کاک سەفین یەک دەقەم وایە ئەو خوڵەکە بۆ جەنابی وەزیر تەرخان دەکەم، فرسەتە زۆر پێشمەرگە پەیوەندی پێوە کردووە باسی پلە بەرزکردنەوە دەکەن، ئەگەر کاتەکەی و مژدەیەکی خۆشت پێە یەک خولەکەمەوە بۆ پلە بەرزکردنەوە ینی تەرقیە بە زمانی وەزارەت کەوتۆتە سەرسکەی سروشتی خۆی، چ بۆ پێشمەرگە چ بۆ ئەفسەران، ینی بەردەوام ئێستا ساڵانە لە کاتی خۆیان دوو لیست هەم لە مانگی سەیە هەم لە ئەیلوولە ساڵانە، ینی ڕەنگە کێشەیشتر هەبێ بۆ ئەوانەی کە میلاچیان نییە مشکلەیەەکە لە گفتوگویان لەگەڵ ئەنجومەنی باڵای وەزارەتا بۆی چارەسەرێکیش بۆ ئەوانە بدۆزینەوە بە هەر شێوەیە بێ، لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەتیش مە قسەم کردو بۆی بتوانین
ئەوانش پلەی زیاتریان بدرێتێ بۆ ئەوەی خانەنشین بکرێن و بەو شێوەیە نەمێننەوە لەبێ وەزارەتی پێشمەرگە وەکو تیمێکیە گرت و هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەوە جێی دڵخۆشکەرەیە بەڵام مهمە کە منەمێ دوا خاڵیشەوە بڵێم کە هەمومان ئەرکی سەرشانمانە کە قوارەی هەرێمی کوردستان بپارێزین و تاک بە تاچی کوردستان بە دەرلەوەی گلەییان هەیە بە دەرلەوەی ڕەخنیان هەیە بە دەرلەوەی ناڕازین هەر شتێک هەیە بەڵام لەژێر چەتری حکمڕانێکی کوردیە توانین ئەو چێشانەش چارەسەرکەینەوەی ئەمڕۆ باسێکەین ڕەنگە ساڵی 2 ساڵی کە هەر بیرمان بچێتەوانێ ئەگەر کوردستان ئاوەدان و کوردستان بەهێز بێ کە بەهێز بۆ ئەمریکیەکانیش ڕایان وایە عێراقیش بەهێز بێ نەک هەر ئەمریکا بەهێز بێ عێراقیش بەهێز بێ دەستور جێبەجێ بە ئومێدی کوردستانێکی بەهێز دووبارە سپاسان دەکەم بە ڕێزان کاک شۆڕژ ئیسماعیل وەزیری پێشمەرگەی کوردستان بەڕێز سەفینجەیی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی کوردستان سپاس بۆ بینەرانی هێژا و قەدرگران کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون هەمیشەتان شاد کوردستان ئاوادان